روشین داوودی ئامێری باڵەبان ئاورین فەخێر ئامێری سانچۆر نوشاد سەعیدی ئامێری کەمانچا ئەمل ڕۆژینە سەرپەرشتی گروپی کیژانی سنا کە لە ڕۆژهەڵات هاتوین و ئەندامانی ئەم گروپە 8 کەسین کە ماوەی 2 ساڵە بێکۆ ئیشەکەین ئەوە زۆر پێمان خۆشە کە ئیمڕۆ کۆنسێرتێکی لە شاری جوانەکەی هەڵەبجە سازەکەین و پێشکەشتان ئەکەین ئیشەڵا کە بە کارەکانمان بتوانی کۆنسێرتێکی باش پێشکەش بکرێت ئەوە ئیشەکان ئێمە ئەوەیە کە گۆرانیەکان لە تواو ناوچەکانە هەڵەبژێرین یعنی فەرقی نییە چه کەڵهۆری بێ سۆرانی بێ ئەردەڵانی بێ کرمانجی بێ بادینانی بێ وەسایمان ئەوەیە کە لە تۆ زاراوەکان گۆرانی هەڵبژێرین و بتوانین بەرنامێکی باش پێشکەشتان بکەین و لەسەر فەرهەنگ و کەلتوری هونەری کوردی ئیشەکەین کە بتوانین هێما کوردیەکان بە خەڵک بناسێنین. زۆر پێمان خۆشێنە هەمیشە ئۆلگوگەلێک باشمان هەیە کە هەمیشە گوێی لێ ئەگرین و سایەکەین وەک نمونەیەک ژنێکی باش لێ گۆرانیەکانیان لێ هەڵبگرین وەک خاتوو مەرزیە خوا لێ خۆش بوو خاتوو لێلا فەرەفی خانم چۆفی فەتا یعنی بۆ ئێمە هەمیشە جێگەی ڕێزن و هەمیشەش بەرهەمەکانیان گوێ ئەگرین و سایەکەین کە بتوانین لەو کارانێش لەناو گروپەکەمانە دابین نایسە گۆرانیک کەڵهۆڕیمان هەیە کەفتنگۆی شوونت کە گۆرانی خوا لێ خۆش و مەرزیە خانە کە زۆر دەنگدانەوەی شێز ئیجرای ئەکەین هەمیشە پێیان خۆشە. بەڵێ ئەتفاقەن چەند گۆرانیمان دانیاوە کە هەر خۆدەین گروپی کیژان و خاتوو شادی وەڵامیە کە خۆی بەناو گۆرانیەکە بەناو ژنە یعنی تۆ تێکس و هەموو شتێکی لەسەر ژن و تاوە ئەوە نییە بڵێن فقط هەموو گۆرانیەکان دووبارەکەین لە گۆرانی بێژگەلتر یعنی سایمان ئەوەیە کە حتمەن گۆرانی تایبەت بە ژن بۆ کارەکانمان دابنی وایسیشە هەست ئیشەڵا پێشکەشتانەکەین.